بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا ژمارە 100. بابەتی نواندنی کۆکردنەوەی ژمارە تەواوەکان. ژمارەی تەواو مانای چییە؟ واتە هەموو ژمارە سروشتیەکان و ژمارە نێگەتیڤەکان یان ژمارە کەمەکان کە ژمارەی تەواون کە کەرتیان لەگەڵ نییە، ژمارەی دەیش نییە. واتە بۆ وێنە 15 ژمارەی تەواوە، هەروەها لە هەمان کات کەم 15ش هەر ژمارەی تەواوە. بەڵام 21 فاریزە 3 ژمارەی تەواو نییە چونکە ژمارەی دەیە. هەروەها 5 دابەش 2 چونکە کەرتە ژمارەی تەواو نییە. کەواتە ژمارە تەواوەکان ژمارە پۆزیتیڤ و نێگەتیڤەکان، ژمارە سروشتیەکان و دژە ژمارەکانیان. لێرە نواندنی کۆکردنەوە کامە هێمای بەکاردەینین؟ ئەو بازنایان وەکو لێرە ناویان لێنایە پەپکەکانی ژمارە تەواوەکان. ژمارەی زەرد بەکارهاتیە، ڕەنگی زەرد ببورن بەکارهاتیە لۆ ژمارە 1 و ڕەنگی سۆر لۆ ژمارە کەم 1. لە کاتی کۆکردنەوەی ڕەنگەکی زەرد لەگەڵ ڕەنگەکی سۆر ڕەنگەکان یەکتری کوبڕی پوچەڵ دەکەنەوە، ژمارە 0 بەدەست دێواتە هیچ نامینێ دەڕۆن لەگەڵ یەکتی. ڕەنگەکی زەرد و سۆر دەبیتە 0 لە کاتی کۆکردنەوە. پاشان نووسرا لەبیر دەبێ بەهای بڕێک ناگۆڕدرێت کاتێک 0 بۆ زیاد دەکەی یان 0 لێ کەم دەکەی. واتە ئەمن ئەگەر ژمارە 4م هەبوو کۆم کردەوە لەگەڵ 0 هەر دەکاتە 4 بەهایەکەی ناگۆڕدرێ، و ئەگەر کەمیشم کرد 0م لێ کەم کردەوە هەر هەمان شتە، هەر یەکسانە بە 4 بەهایەکەی ناگۆڕدرێ. ئەوەش زانیاری. دەتوانیت کۆکردنەوەی ژمارە تەواوەکان بنوێنی بەهۆی پەپکەکانی ژمارە تەواوەکان. دوو ڕەنگی جیاواز لە پەپکەکان بەکاربینە، یەکەچیان لۆ ژمارە موجەبەکان، ئەوی دیش لۆ ژمارە نێگەتیڤ و سالیبەکان. واتە ژمارەی پۆزیتیڤم هەیە ژمارەی کۆ، و ژمارەی نێگەتیڤم هەیە ژمارەی کەم. کاتێک کۆکردنەوەی ژمارە تەواوەکان دەنوێنرێت کە هەمان نیشانەیان هەیە، دەتوانیت بۆ دۆزینەوەی سەرجەم هەموو پەپکەکان بژمێری. واتە لێرە ئەگەر 3 دانە پەپکەی زەردم هەبوو کۆم کردەوە لەگەڵ 4 دانە، تەنیا پەپکەکان دەژمێرم کە یەکسانە بە 7 دانە. هەروەها ئەگەر 3 دانە کەم 1 ژمارە سالیبەکان کۆم کردەوە لەگەڵ 4 دانە لە کەم 1 دیسان تەنیا پەپکەکان دەژمێرم چەندانەیە 3 و 4 دەکا 7، بەڵام چونکە پەپکەکان بەخۆی کەم 1 دەکاتە کەم 7. هەر کردارێکی کۆکردنەوە بنوێنە 2 کۆ 4. ئێستا بچم ئەو کردارەی بنوێنم. 2 کۆ 4. 2 دانە لێرە ئەمن وەکو چارگۆشێکی گچکە دروستم کردیە لە جیاتی بازنە. 2 پۆزیتیڤە پەپکی زەرد کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دانە لە دیسان لە زەرد پۆزیتیڤ، پاشان دەیان ژمێرم یەکسانە بە 6 دانە. ئەو جارەی ئەگەر هاتوو ئەمن 2 دانەم کۆ کردەوە لە ڕەنگی سۆر، واتە لە پەپکی کەم 1، هەر یەک لەوانە کەم 1 کەم 1 کەم 1 کەم 1 کەم 1 کەم 1 دەکا 6 دانە کەم 1. واتە کو دەنووسم سەرجەمەکەیان
سەرجەمی پەپکە زەردەکان 6، ئەوی دیش هەر 6، بەڵام کەمەچی لە پێشە. ئەوە تەواو. ئەوە ئەو دوو پرسیارە شیکار بوو. کەم 2 لە پەپکە سۆرەکان و کەم 4 لە پەپکە سۆرەکان کردیا کەم 6. تەنیا دەژمێرم چەند پەپکە. لێرەش کردیا ئەگەر بە زەردی بنووسم کردیا 6. کاتێک کۆکردنەوەی ژمارە تەواوەکان دەنوێنرێ کە نیشانەکانیان جیاوازە، ئەو کات شتە چی تکەیە؟ ناتوانین پەپکەکان هەمووی بژمێرین. واتە ئەگەرە من 2 پەپکی زەردم کۆ کردەوە دەکا 2، 2 سۆریشم کۆ کردەوە دەکا کەم 2، بەڵام کۆ 2 کەم 2 ناکاتە 4، بەڵکو دەکاتە 0، چونکە گۆتمان هەر پەپکەک لە زەردەکەی سۆرەکەی پوچەڵ دەکاتەوە و بە پێچەوانە. کەواتە ئەنجامی کۆ 2 و کەم 2 یەکسانە بە 0. ئەوەی دەبی فێر بم. جووتێکی بێلایەن دروست دەکەن. واتە کۆ 1 کەم 1 دەبیتە بێلایەن. بێلایەن چییە؟ واتە 0. نە پۆزیتیڤە نە نێگەتیڤە. کاتێک کۆکردنەوەی ژمارەیەکی پۆزیتیڤ لەگەڵ ژمارەیەکی نێگەتیڤ دەنوێنرێت، دەبێت هەموو جووتە بێلایەنەکان لابین، هەمویان بسڕینەوە. هەر جووتێک لە پەپکێکی زەرد و پەپکێکی سۆر پێکاتبێ دەبی لای بین. ئەو جەبەهای ژمارەی بۆ هەر جووتێکی بێلایەنیش 0 و لابردنی کاریگەری لەسەر سەرجەم نابێت، دەکاتە 0. لە کاتی ڕوونکردنەوە ئاسانترە ئەگەر کە دەچینە لاپەڕە 101. لاپەڕە 101 ئەگەر هاتوو ئەمن 3 پەپکی زەردم هەبوو، واتە کۆ 3. کۆ 3 ئەوها ئەگەر نەشنووسرێ کۆ هەر کۆی لە پێشە، بەڵام نانووسرێ. ئەگەر کۆم کردەوە لەگەڵ 4 پەپکی سۆر، پەپکە سۆرەکانیش کەم 4، چی لێ دێ؟ سەرجەمەکە. ئەو پەپکە زەردە لەگەڵ ئەو پەپکە سۆرەی بووە 0، ئەو زەردەش لەگەڵ ئەو سۆرەی بووە 0، ئەو زەردەش لەگەڵ ئەو سۆرەی بووە 0. تەنیا مایەوە 1 پەپکی سۆر کەم 1. کەواتە سەرجەمەکە کردیا کەم 1. پێش ژماردنی پەپکەکان دەبێ هەموو جووتە بێلایەنەکان لابین. ئەوانە هەموو جووتی بێلایەنە، هەموو بووە 0، تەنیا مایەوە کەم 1. هەموو کردارێکی کۆکردنەوە بنوێنە. 4 کۆ کەم 6، واتە 4 پەپکی زەرد 6 دانە پەپکی سۆر. بزانم لە چێ 4 دانە پەپکی زەرد 6 دانە پەپکی سۆر هەمویان ئەوهایان لێهات. ئێستا هەر جووتێک 4 دانەم هەیە لە زەرد، 4 دانەش لە سۆر، یەکتری پوچەڵ دەکەنەوە، دەبنە 0، چونکە ئەو زەردە لەگەڵ ئەو سۆرەی نەما، ئەو زەردەش لەگەڵ ئەو سۆرەی نەما، ئەو زەردەش لەگەڵ ئەو سۆرەی ڕۆیشت، ئەو زەردەش لەگەڵ ئەو سۆرەی ڕۆیشت، تەنیا مایەوە 2. بەڵام چونکە سۆرن ئەو دوانە، واتە کەم 2، واتە ئەنجامی کۆکردنەوە بووە کەم 2. دەبی لێرە بنووسم یەکسانە بە کەم 2. لێرە کەم 5 و کۆ 3، کەم 5 واتە 5 دانەی سۆر، کۆ 3 بوو یان کۆ 2 بوو؟ کۆ 2 بوو. کۆ 2 دانە زەرد. ئێستا هەمویان لە تەنیشتێک دەنووسم بزانم کامەی لابم لەو پەپکانە. ئەو زەردە ڕۆیشت لەگەڵ ئەو سۆرە، ئەو زەردە لەگەڵ ئەو سۆرە، ماوە 3 دانە
پەپکی سۆر کەواتە ئەنجامەکەی بووە 3 دانە کە پەپکی سۆر کە ئەویش دەکاتە کەم بە کەم دەبی بنووسرێ. بیر بکەوە و تاوتوێ بکە پرسیاری ژمارە 1 ئایا 8 کۆ کەم 3 و کەم 3 کۆ 8 هەمان سەرجەمی دەبێ؟ هۆیەکەی ڕوون بکەوە. هەمان سەرجەمی هەیە چونکە کەم 3 لێرەیە لێرەش کەم 3ە کۆ 8 لێرەیە لێرەش کۆ 8ە پێگومان دەبی هەمان سەرجەمی هەبی. ڕوونکردنەوەی ناوێ هۆیەکەی ناوێت چونکە هەمان ژمارەیە وەکو ئەوەی وایە 2 کۆ 1 دەکاتە 3 بەڵێ ئەدی 1 کۆ 2 بێگومان ئەویش هەر دەکاتە 3 هۆکارەکەی چییە؟ پێویست ناکە هۆکارەکەی بڵێ هەمان ژمارەیە هەمان هێماشیان لە پێشە. ئێستا پرسیاری 2 ئەو پرسیارە زۆر گرنگە. ئەگەر هاتوو پەپکە سۆرەکان لە پەپکە زەردەکان زیاتر بوون، سۆر لە زەردی زیاترە، ئایا سەرجەمەکە چی لێدێ؟ سەرجەمەکە پۆزیتیڤە یان نێگەتیڤە؟ چونکە سۆرەکان زیاترن سەرجەمەکە نێگەتیڤە، سالبە، کەمە. ئەو جارەی ئەگەر هاتوو پەپکە زەردەکان لە پەپکە سۆرەکان زۆرتر بوون، زەردەکان زۆرترن، ئایا سەرجەمەکە کووە؟ پۆزیتیڤە یان نێگەتیڤە؟ بێگومان پۆزیتیڤە چونکە زەردەکان پۆزیتیڤەکان زیاترن لە کەمەکان. پرسیاری 4 هەتا بڵێ پرسیارەکی زەحمەتە نەدەبوایە ئەو پرسیارەی لە خوێندکاران بکەن، دەبووە بە خۆیان لەو کتێبەی ڕێسایەکەیان دروست کردبە چونکە ئەوەی ڕاستیبی ڕێسایەکی زۆر قورسە و هەتا لە زانکۆش بخینی ئەو ڕێسایەت هەر لەگەڵە ئەگەر لە ئێستاوە نەزانی پاشانیش ئاسان نابی. نازام ئەوجا من هەوڵ بدەم ئەو ڕێسای بنووسم یان لێی گەڕێین لۆوانەکانی داهاتوو، بەڵام تۆزێک هەوڵ دەدەم بزانم کووە. هەوڵ بدە ڕێسایەک ببینیەوە نیشانەی سەرجەمت بداتێ لە کاتی کۆکردنەوەی دوو ژمارەی تەواو نمونەیەکیش بهێنەوە، نمونەش دەبی بینیەوە هەرنا ئەوەی. کەواتە ڕێسایەکە چ دەرێ؟ ئەگەر هاتوو دوو ژمارەم کۆ کردەوە، دوو ژمارەکان هەردووچیان هێمای کۆیان هەبوو، کۆ 2 کۆ 8 واتە هەردووچیان ژمارەکان ئەوجا ئەو کۆ 2 هەندێک جا لێرە نانووسرێ بەڵام بە خۆم دەبی ئەم بزانم ئەوە کۆیە. کەواتە ئەگەر هەردوو ژمارەکان هێمای کۆیان هەبوو ئەوە سەرجەمەکەشی هێمای کۆی هەیە، ژمارەکانیش کۆ دەکرێنەوە، کەواتە دەبیتە کۆ 10. ئەو جەگەر نووسرا ئەگەر نەنووسرا ئەوە شتەشکەیە. ئەوە یەک لە ڕێسایەکان. ڕێسای دووەم ئەگەر هاتوو هەردوو ژمارەکان هێمای کەمیان هەبوو یان هەردووچیان نێگەتیڤ بوون، کەم 2 کەم 8 ئەوە ژمارەکان ڕاستە کۆ دەکرێنەوە بەڵام هێمایەکە هەر کەمە، لێرە هێمایەکە کۆ بوو. ئەو جارەی ئەگەر هاتوو ژمارەیەک لە ژمارەکان کۆ بوو، ژمارەکەی دیش کەم بوو، بۆ وێنە کۆ 2 کەم 8 واتە ژمارە نێگەتیڤەکە گەورەکە هێمایەکەی کەم بوو، ژمارە گچکەکەش هێمایەکەی کۆ بوو. ئەو کات دەبی ئەمە ژمارەکان لێک دەربکەم، لێ دەرکردنە
وەکو ئەوەی وایە 8 دوی لێ بڕوا یەکسانە بە 6 بەڵام هێمایەکەش چونکە نێگەتیڤەکان زۆرترن هێمایەکەش دەبیتە هێمای ژمارە گەورەکە کە نێگەتیڤە. ئەو جارەی ئەگەر هاتوو هێمای ژمارە گچکەکە کەم بوو هێمای گەورەکەش کۆبوو بەڵام دوو هێمای جودانە دیسان ژمارەکان لێک دەردەکەم ژمارەکە دەبیتە 6 بەڵام هێمایەکەشی هەر کۆیە هێمای ژمارە گەورەکەیە. ئەو 4 ڕێسایە هەیە کە زۆر 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 گرنگە هیچیش ئاسان نییە بە تایبەتی ئەگەر هاتوو یەک لە ژمارەکان کەم بوو ئەوی دیش کۆبوو. ئەوە دەبوایە لە کتێبەکەی نووسرابە بە زۆر بەباشیش نووسرابە نەک ئەوە ڕێسای خوێندکار ڕێسای دروستکە. هەوڵ بدا هەریەکە لە پرسیارەکانی کۆکردنەوە بنوێنە و شیکاریشیان بکە. 4 کۆ کەم 7 واتە 4 دانا پەپکی زەرد و 7 دانا پەپکی سۆر. چار دانا پەپکی زەرد و 7 دانا پەپکی سۆر. ئێستا گۆتمان لە کاتی کۆکردنەوە یەک لە پەپکە زەردەکان دەڕوا لەگەر یەک لە سۆرەکان دیسان یەک کەشکە لە زەردەکان یەک لە سۆرەکان یەک لە زەردەکان یەک لە سۆرەکان یەک لە زەردەکان یەک لە سۆرەکان کەواتە تەنیا چماوە زەردەکان هیچ نەماوە سۆرەکان 3 دانە ماوە 3 دانەی سۆر واتە کەم 3 یەکسانە بە کەم 3. ئەوە تەواو. پرسیاری 2 کەم 5 واتە کەم 5 پەپکی سۆر و 4 پەپکی سۆر هەردووچیان سۆرە. 5 دانە پەپکی سۆر و 4 دانە پەپکی سۆر یەکسانە بە هەمویان لە تەنیشتێک دەنووسرێنەوە 5 لێرە 4 لێرە دەکانەوە دانا لە تەنیشتێک ئەوجە 9 دانا واتە کردیە کەم 9 چونکە 9 دانەیە هەمووشیان پەپکی سۆرن واتە هەمووشیان نێگەتیڤن. پرسیاری ژمارە 3 5 دانە پەپکی سۆر و 1 دانە پەپکی زەرد. 5 دانە سۆر 1 دانە زەرد ئەو سۆرە لەگەڵ ئەو زەردەی دەڕوا کەواتە تەنیا مایەوە 4 دانا پەپکی سۆر پەپکی سۆریش واتە کەم 4. ئەگەر هێڵکاری دروستکەی زۆر زۆر ئاسانە بەڵام ئەگەر تاقیکردنەوە بۆ ڕەنگە کاتت نەبی دروستیان کەی کەواتە دەبی ئەمن ڕێسایەکەی هەر بزانم. ئێستا ڕستەیەکی کۆکردنەوە بنوێنە بۆ هەر کردارێکی نوێنرا و تەمەشای ئەو کردارەی دەکەم 4 دانە پەپکی زەرد دەنووسم کۆ 4 یان هەر 4 پێی ناوێ کۆی بنووسم ئەوجا 5 دانە پەپکی سۆر واتە کەم 5 4 کەم 5. ئەگەر بمەوێ نەنووسرایە ئەوەی ڕاستی بی شیکاریشی بکە بەڵام ئەگەر بەهات باو بنووسرا بە شیکاری بکە ئەو پەپکە لەگەڵ ئەو پەپکەی ڕۆیشت ئەوە لەگەڵەوە ئەوە لەگەڵ بووە 0 تەنیا یەک پەپکی سۆر مایەوە کەواتە کەم 1 بەڵام نەنووسرا بوو ڕەنگە بتوانم ئەوها بنووسم چونکە ئەوە دەکا ڕستە وابزانم دەبی بنووسم 4 کەم 5 یەکسانە بە کەم 1. لێرەش 3 دانە پەپکی زەرد و 3 دانەش پەپکی سۆر لەگەڵ یەک دەڕۆن دەبیتە 0. لێرە 4 دانە پەپکی زەرد کەم 1 دانە پەپکی سۆر بێگومان هیچ کێشە نییە ئەگەرە من بنووسم کەم 1 کۆ 4 هەر یەک شتە توانم ئەوها بنووسم کەم 1 کۆ 4
ئەو پەپکە لەگەر ئەو پەپکەی دەڕوا تەنیا 3 پەپکی زرد دەمینێنەوە. لێرەش 2 دانە پەپکی زرد کەم 4 دانە سۆر، واتە ئەوە لەگەڵەوەی ڕۆیشت ئەوە لەگەڵەوەی تەنیا 2 پەپکی سۆر دەمینێنەوە. ئەوە تەواو بوو. لێرە هاتمە کۆتایی لاپەڕاسەد و لاپەڕاسەد و یەک دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.